يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەگەڵ ئاوابوونی هەموو ڕۆژێکدا بە تایبەتی لە وەرزی ساردی و سەرمادا هەموو مرۆڤەکان دوای ماندووبوونی ڕۆژ بەرەو ماڵەکانیان دەگەڕێنەوە. هەر یەکێک لە ئێمە لەسەر کار و کەسابەتەکەی خۆی دەڕواتەوە و ڕوو لە ماڵەکەی خۆی دەکاتەوە. تەنانەت ئاژەڵەکان هەمویان بەرەو شوێنی حەوانەوە و ماڵەکانی خۆیان دەڕۆنەوە. دەبینی باڵندەکان هەمویان بەرەو هێلانەکانی خۆیان دەگەڕێنەوە و ئارام دەگرن تێیدا لە شەوێکی تاریکدا. بەڕاستی ماڵ، بەڕاستی خانوویەک کە شوێنی نیشتەجێبوونی تۆیە، خەڵاتێکی گەورەی خوای پەروەردگارە. ئەچینە خزمەت قورئان. خوای پەروەردگار بە چەند وشەیەک لە سوورەتی النەحل ئایەتی 80دا ئەم خەڵاتەی خوامان بەبیر دەخاتەوە. چونکە زۆر جار بەڕێزان ئێمە لەگەڵ ئەم خەڵاتانەی خوای پەروەردگار لەگەڵ ئەم نیعمەتانە ڕاهاتووین. بۆیە قورئان خوێندنەوە زۆر زەرورە، بەڵام بە تێگەیشتنەوە، بەڵام بە تەدەببوڕەوە، بەڵام بە وەستان لەسەر بە وشەی قورئانەکە. ئاوا چێژ لە قورئان دەبینی و دەبێتە دەرسی ژیان. خوای گەورە لە ئایەتی 80 سوورەتی النەحل دەفەرمێ لە سەرەتای ئاەتەکەوە: والله جعل لكم من بيوتكم سكنا. الله سبحانه وتعالى جێڕاوێتی بۆ ئێوە ماڵەکانتان بە شوێنی ئارامی و حەوانەوە. لەم چەند وشەیەی ئایەتی 80 سوورەتی النەحل با چەند دەرسێک وەرگرین. یەکەمیان دەفەرمێ الله جعل لكم، الله سبحانه وتعالى بۆ خۆی ماڵی گێڕاوە بە شوێنی ئارامی و حەوانەوە. کەواتە لەم وشانەوە دەردەکەوێ کە کەسێک ئەگەر دەروون دروست بێ. ئێستا زانانی دەروونناس، ئەو کەسانی کە پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانن، برایانم، بە ئەندازەی خوێندنەوەی سەدان کتێب یەک وشەی قورئان دەرست دەداتێ. بە دکتۆری دەروونناس دەڵێ، بە من و بە تۆ دەڵێ لە ناو خێزانەکەماندا، ئەگەر کەسێکی دەروون دروست بی نیشانەکەی ئەوەیە دڵت بە ماڵەوە خۆشە، حەزت بە ماڵی خۆتە، ژن بێ یان پیاو بێ. ئەگەر هەستت کرد لە ماڵێ بێتاقەتە کە چۆ ماڵی خەڵک مرتاح دەبێ، ئەوە دوو نیشانە هەیە: یان تووشی نەخۆشی دەرونی بووە پێویستی بە چارەسەرە، یان لە ماڵەوە کەسێک بێزاری کردو و لەو ماڵە هەراسانە دەوێ بڕواتە دەرەوە. بەڵام کەسێک لە ناو ماڵەکەی خۆیدا تەباوڕەبا بێ و دەرونی دروست بێ، بەس لە ماڵی خۆتان مرتاحی. خواوای دروست کردووی. خوای گەورە گێڕاوێتی ماڵەکانتان بە شوێنی حەوانەوە. وەڵڵاهی ئینسان ئەگەر تەندروستی دەرونی تەواو بێ و عایلەکەی ڕێک و پێک و تەبا بێ، بڕواتان هەبێ بچێ ماڵی براکەت کە برا زۆر لێن نزیکە، براکەی خۆت، خوشکەکەی خۆت، هاوڕێ خۆشەویستەکەی خۆت، بڕۆی بۆ گەشت و گەڕانێک و لە باشترین شوێنی حەوانەوە نیشتەجێبی، چەندە ڕێزیشن لێ بگرن، حرمەتت لێ بگرن، ئیلا هەز بە قەلەقی دەکەی، ئیلا هەز دەکەی تۆ میوانی خواخواتە زوو بگەڕیتەوە ماڵەکەی خۆت، کە هاتیەوە دەڵێ ئۆخەی لانی کەم بەدناخ، ئەگە بە زمانیش نەڵێ، ئەڵێ ئۆخەی ماڵی خۆت چەند خۆشە، چەند هەز بە مرتاحی دەکەی. بۆیە الله الذي جعل لكم، پەروەردگار، والله جعل لكم، خوای پەروەردگار ماڵی گێڕاوە بە مایە حەوانەوە. سەیری دەرونی خۆت و خێزانەکەت کە. تەندروستی دەرونی پەیوەستە بە دڵخۆشبوون بە ماڵی خۆتەوە. ئەوە دەرسی یەکەم. دومیان ئەو کەسە نرخی ماڵ دەزانێت کە ئەم نیعمەتەی خوای لەدەستدا بێ. بەردەوام بەڕێزان سەیری ئەو کەسانە بکە هەتا لە ماڵی خۆتای. ئەمە قورئان بۆیە دەخوێنینەوە، ئەم وتارانەی جومعە بەبیر خۆمانی بێنینەوە. خوا چه خەڵاتێکی بە ئێمە بەخشیوە، چێن نیعمەتی ماڵ هەست پێ دەکا ئاوارە و لێ قەوماوێک. کاتێک کە خوا ڕەحم بە وڵاتی ئێمەش بکا لەناو ئەم ئاگربارانەدا تووشی دەربەدەری و ئاوارەیی نەبین. وەرە لە کەسێ بپرسە کە لە ماڵی خۆیان خانوویەکی چەند قاتی هەبووە، کۆشکێکی هەبووە، ئێستا ئاوارەی ئەم وڵات و ئەو وڵات بووە بە خێمەیەک مەمنونە.
بە کرێیەک مەمنونە. ئێستا هەز دەکا خەڵاتی ماڵ چ گەورەی یەک بوو کە خانووی خۆتە بوو لە ماڵی خۆتا بووی. خوا پەناماندا خوا بمان پارێزێ وەرە لە کەسێک کە خانووەکەی ڕووخاوە بپرسە، کە خانووەکەی سوتاوە و ماڵی نەماوە. ئێستا هەز دەکا کە لە ماڵی خوشکەکەی و برایەکەی و هەر شەوە لە ماڵە خزن و دۆستێکە. ئێستا هەز دەکا خەڵاتی ماڵەکەت چ گەورەی یەک بوو کە خوا پێبەخشی بووی. لە کەسێک کە لە گرتوخانەیە بپرسە، ئەو هەموو ساڵە لە ماڵەوە ڕەنبە جاری وان ناشکوری کردبێ، ئێستا کە لە سجنە لە گرتوخانەکاندا دەڵێ ئای لە ماڵی خۆما چەند بەختەوەر بووم. کەسێک کە کرێچیە و هەژارە و کرێەکەی پێنادرێ و خاوەن خانوش بەداخەوە بێڕەحمە و هەموو ڕۆژەیەخەی دەگرێ هەڕەشەی لێ دەکا، کرێەکە پەیدا نەکەی کەلوپەلەکەت دەخەمە دەرەوە. بەس ئەم پیاوە دەزانێت چ ئەرکێکی قورسی لەسەر شانە و دەڵێ ئاخ هیچم نەبوویە لە دنیادا، بەس دوو هۆدە خانی خۆم هەبوویە، لە دەستی ئەم ناڕەحەتی ڕزگارم بوویایە. زۆر بەمان خوای گەورە ئەم خەڵاتی پێبەخشیوین. والله جعل لكم من بيوتكم سكنا. بیخوێنەوە و کاری لەگەڵا بکە، شکرانی پەروەردگارتی لەسەر بکە. بەڕێزان، خاڵی سێم کە زۆر گرنگە لەم ئاەتەدا وشەی سەکەنە. ماڵ دوو دەور دەبینێ، خانووەکەت بچووکە یان گەورەیە، دوو دەور دەبینێ. دەوری یەکەمیان ئەوەیە خانوو و ماڵ جێگەی ئیسراحەتە، لە دەرەوە ماندووی دەچێەوە ماڵەوە ئارام دەگری. جێگەی خەوتنە، جێگەی نان خواردنە، جێگەی جلوبەرگشتنە، جێگەی پشودانە. ماڵ دیوەکەی تری جێگەی ئارامی دڵ و دەروون و دڵخۆشیە، جێگەی ئارامی دڵ و دەروون و دڵخۆشیە. بۆیە ماڵ ئەگەر وشە قورئانیەکە سەکەنەن نەبێ، کە شوێنی ئارامی دڵ و دەروون و حەوانەوەی نەفسە، شوێنی دڵخۆشبوون نەبوو بۆت، ئەم ماڵە یەکسانە بە مۆتێل. مۆتێل هەموو بینیوتانە، یعنی شوێنێکە هەم لی دەخەوی زۆر گەورە نییە، شوێنی هەم خەوتنە هەم سێژەمە یان دووژەمە باشترین خواردنت بۆ دێنن، وەجل شۆری تێدایە، ئیسراحەتی تێدایە، سکوریتی و ئەمنیەتی تێدایە، هەموو شتێکت لە خزمەتایە. ئایا ماڵەکەی تۆ هەر جێگەی نووستن و جلشتن و نان خواردنە؟ ئەمە پێدەوتێ مۆتێل ئەگەر دڵت تێیدا ئیسراحەت نەبێ. زۆر بەداخەوەم وەڵڵاهی لەم زروفەدا کاتێک کە برایان و خوشکانێک دەردەدڵ لای من لای جەنابت دەکەن تێدڕا دەبینن، هەز دەکەی ئێستا ئەم لە ماڵە ناژی. بەخوا لە هیچی کەم نییە لە ڕووی مادەوە. باشترین خواردن لەو ماڵەدا هەیە، سیستەمی خەوی هەیە، ژووری نووستنی تایبەتی هەیە، بەڵام زۆر نامڕتاحەکەواتە ئەمە ماڵ نییە، ئەمە مۆتێلە. ئەمە مۆتێلە، ئەمە ئەو ماڵە نییە کە خوا فەرمووی سەکەنەن، شوێنی ئارامی دڵ و دەروونە. کەم ماڵە مۆتێلە نەک سەکەن، کە خوا فەرمووی دەبێ ماڵەکەت شوێنی حەوانەوەی دڵ و دەروونت بێ. یەکەمیان ئەو بووکەی کە لەگەڵ خەسوویدا دەژی، کە لەگەڵ خەسوویدا دەژی. خەسووەکە کەسێکی خراپ نییە، جاری وهەیە لە ڕووی ئەو پەڕی دڵسۆزیەوە، ئەوەندە دڵسۆزی کوڕەکەیەتی و دڵسۆزی بووکەکەیەتی لە ڕاددە بەدەر دڵسۆزی دەنوێنێ. تەشدیداتێکی وای خستۆتە سەر ئەم بووکە، هەمیشە ئەر ئامۆژگاری حەد نەسیحەت وا بکە، وامەکە خراپە چاکە. ئەم بووکە ژیانی لێ هەراسان بووە. خانوویەکی گەورەیە، ماڵێکی خۆشە، بەخوا ئەلحەمدولیلا هەبوون، بەڵام ئەم بووکە ژیانی لێ هەراسان بووە بەدەستی خەسوویەکەوە کە بە حیساب زۆر دڵسۆزە، یان خەسوویەکی نەزانە، نەزاندووە، گفت ناخۆشە، ئیتر تەبیعەتی ناڕەحەتە، یان ئەمیش کاتی خۆی خەسووی زۆر بۆی خراپ بووە و ئازانێ بێ ژیان وابێ ئێستا تۆڵە بکەوە لە بووکە داماوەکەی خۆت. ئەم بووکە لێ بپرسە، ئەڵێن بەخوا ماڵەکەتان خۆشە، بەخوا مێردەکەت قۆزە، سارەتان هەیە، ئەم کۆشکە ئەڵێ خۆزگە بە خۆزگەی خوا یەک دانە هۆدەم هەبوویایە و هی ماڵی خۆم بوویایە. چاو لێ ئەمە مۆتێلی هەیە، بەڵام ماڵی نییە. دووەمیان ئەو پیاوەی کە هاوژینەکەی یەکێک لەم پێنج سیفەتەی تێدا بێ، هەر پیاوێک ژنەکەی یەکێک لەم پێنج سیفەتەی تێدا بێ، واللهی ئەگەر گەورەترین کۆشکت هەبێت تۆ لە مۆتێلا دەژی، تۆ ماڵت نییە. ئەو سەکەنە نییە کە خوا فەرمووی دەبێ ماڵ شوێنی ئارامەی دەروون بێ. یەکەمیان هەر پیاوێک پەنا بەخوا ژنەکەی ئەلئەنانە بێ. ئەلئەنانە یعنی ناڵە ناڵکەر. ژن نەخۆش دەبێت، نەخۆشی ڕاستەقینە، مەردایەتی پیا و لەو وەختەیە دەرەکەوێ وەکو جەنابتان کە ژنەکەت نەخۆش بێ و بەدەمیەوە بی. واللهی پیاوترین پیاو ئەو کەسەیە لە کاتی نەخۆشیدا پشت لە ژنەکەی ناکە، نەخۆشی ڕاستەقینە، بەدەستی خۆی خزمەتی دەکا، ناهێڵە خەڵک خزمەتی بکە. ئەوە پیاوی بە شەهامەتە، ئەوە پیاوی و بە وەفا و مەردە. بەڵام ژنی وایە کاکە نەخۆش نییە،
هەمیشە ناڵ و هەر مێردەکەی هاتەوە سرم دێشە و پەڕۆیەکی لێ بەستووە و پاراستۆڵ دێنێتە پێش ئەمە هەموو ڕۆژێشێتی بیشی بەلای بۆ دکتۆر لەڵڵا هیچی نییە ئەمە هەر فێر بووە بەردەوام ناز و نووسکەرە تر ئەم پیاوە لە زیاتی بێتەوە تۆزە ئیسراحەت بکە لە ماڵەکەدا ناڵە ناڵی ئەم ژنە خۆ نەخۆشکەرە ناڵێ ئیسراحەت بکە خۆخواتە بڕۆیتە دەرەوە دووەمیان هەر ژنێک ئەلمەنانە بێ منەتکەر بێ پیاوی بەڕێز لە ماڵەوە هیچ عیبینێ لەگەڵ خێزانیدا بەس بڵێ ئافرەت با ئەم کەلوپەلە نەکڕین ئەڵە جا بە موچەی خۆم معاشی خۆمە خۆ منیش وەک تۆ پارە پەیدا دەکەم لێ دەچێتە سەر چۆک و منەتی بەسەرا دەکا هەر زۆر هیم بێت ماڵی باوکمەوە ساریان بۆ نەکڕین ئەو خانوش کە تیا دەژێ ئەوی ماڵی باوکمە لە میراتی باوکمەوە بۆم ماوەتەوە ئەم پیاوە فەقیرە بچووک دەبێتەوە دێتەوە یەک ئیتر دەڵە خۆزگە هیچم نەبووە ئەم هەموو منەتی ژنەکەم لەسەر نەبووە خۆزگە معاشت نەبووە ئەم پارەیەمان نەبوویایە هەر ژنێک منەتی لەسەر پیاوەکەی کرد بەردەوام ئەوەی ماڵی باوکمە و ئەوە فڵان کەسی خزمم بە دیاری بۆی کڕین و جا تۆ چیت هەبوو معاشی من تۆی پێگەیاند ئەم پیاوە هەز دەکا ئەم ماڵە شوێنی ئارامی نەماوە ئیسراحەت لێ هەڵدەگیرێ پەنا بەخوا سێمیان ئەو کەسەی ئەلحەداقەیە واتە حەزی لە شتی ڕیکلامە لەم تەلەڤیزۆنەوە چاوی بە هەر شتێک کەوت حەزی پێیەتی جا ئێستا تەلەڤیزۆنەکان بە گشتی لە چاکیەوە بە خراپی بەڕێزان خۆ دیقەتان بدە هەمووی ڕیکلامە هەر هەموو تەلەڤیزۆن بە ڕیکلام بەڕێوە دەچێت ئەم شتە هیچ و پوچە لێ دەکا بە شتێک دەڵێ بەس دەستم بیگاتێ ئیتر بەختەوەری لەوەدا ئەوەم هەبێ وات بۆ دەڕازێنێتەوە بەس کە چوویتە ناویەوە یان کە هێناتە ماڵەوە سەیر دەکەی ئەمە هیچ نییە ئەمە بەس دیکۆر بووە ژنێک کە سیفاتی ئەوە بێ بەردەوام بە دیار ڕیکلامەوە بێ پیا و بەڕێزان ئەمە حەقیقەتە ئەمە شکاندنی ژنان نییە ئەمە خوا گەورە فیترەتی وا دروست کردووە زۆرێک لە پیاوان بیریان فراوانترە دووربینتر دەبینن وەڵڵاهی ئێمە لە وڵاتێکەین بەڕاشکاوی دەڵێم ڕەزیلی بۆ پیا و عیبە بەڵام وەڵڵاهی ئێمە لەم وڵاتەدا و لە زۆربەی تەواوی دنیادا ئەوەندە نائارامی هەیە ئەوەندە وەزعی اقتصادیمان لە خەتەردایە وەڵڵاهی ئەگەر 10,000 هەبێ حوتی بخۆی سیانی هەڵگری بۆ ڕۆژێکی تنگانە وەڵڵاهی مەردایەتیە چونکە زمانێک نییە بۆ ئابووری وڵاتەکەت زمانێک نییە وڵاتەکەت وەکو وڵاتانی پێشکەوتوو ئیستیقراری ئەمنی هەبێ حەج ڕۆژێ لێت قەومێ خوا نەخواستەکە پارە لە جیفانی خۆتا بێت تۆزە وەزعت باشترە ئەگە هیچن نەمابێ هەموو ڕۆژە لە دەرگای خەڵک دەکەی و کەسیش دەرگال لێ ناکاتەوە جا ژن کە هەمیشە داواکاری هەبوو پیاوەکە ئەوەمان دەوێت ئەوەم دەوێت ئەو قەنەفە دەگۆڕم ئەم ماڵە دەگۆڕم عیبیشی نییە بڕۆ لەو کۆنە فرۆشانە بپرسە کە من زۆر جار لێم پرسیون ئەڵێ وەڵڵاهی قەنەفەمان کڕیوە یەک بەشە لەو ژووری میوانە لە سەری دانەنیشتووە 20 وەرەقەی پێداوە بە 50,000 لێم کڕیوە هەر ژنەکە بۆ کەیفەی خۆی دەیگۆڕێ ئەم پیاوە فەقیرەوەی کۆی کردەوە بە بەلاش دایدەنێتەوە ئەم پیاوە لە ماڵ بێزار دەبێ بەڕێزان وەڕز دەبێ فەقیرە هەر ئەوێ ماڵداری بکە و ئەم ژنە پەرش و بڵاوی دەکاتەوە ئەمە ژنێکە ئەلحەداقەیە ژنێک ئەلبەڕاقە بەس خەریکی تەجمیلکردنە پاک و پوختی بۆ ژن خۆ ڕازانەوە بۆ مێرد شتێکی چاکە بەڵام پیاوی بەڕێزی وەکو جەنابتان ئەهلی مزگەوت و دین و ئەخلاق ئەو وەختەی کە ژنەکەی هێناوە بەدڵی بووە کاکە وەڵی لوتی تۆی بەدڵ بووە لێوی تۆی بەدڵ بووە لەشی تۆی بەدڵ بووە ناکرێ ژن ئێستا گواسراوەتەوە خاوەنی مێردە خەیە خاوەنی چەند منداڵە تازە بە تازە عەقڵی منداڵ بووەتەوە وەڵا وای لێدێ بڕوام پێ بکە 2-3 ساڵی کە لەم وڵاتەداوا زانین هەمومان هیندی و کۆری و چینی و ئەوانەی خۆ لود نەماوە هەر کۆمەڵە خەڵکە و مەقەستێک لە لوتی خۆی دەدا بەو خوای دەترسم گوێبڕینیش پەیدا بێ خۆ هەروەتا دوێک دوو کەس گوێی خۆیان بڕی دەبێتە مۆدیل ئەم ژنە عەقڵ منداڵە بەس خەریکی تەجمیلاتە بەڕێزان پیاویەک کە میاو بێ نەک پیاو دوول لە ڕووی جەنابتان پیاوی میاو ژنەکەی دەڕازێنێتەوە سمت و لەشی ڕوود دەکا بۆی خەڵک سەیریکە پیاوی بە شەهامەت پیاوی دیندار پیاوی پیاوانەی وەکو بەڕێستان نایەوێ ژنەکەی تازە تەجمیل بکە کاکە من بە تۆ ڕازی بووم بە هەموو لەشتەوە ئاوا بینیمی و قبوڵم بووی ئێستا تەجمیلی ئەخلاقت بکە ژنەکە بە خۆت دابچەوە ئەگەر ڕەوشتێکی ناشیرنت هەیە لە ڕووی ئەخلاقەوە ناڵم لە ڕووی زمانت زبر بووە شیرین نەبووە تەجمیلی ئەخلاقت بۆ من بکە پیاو ئەمەی لە ژن دەوێت نەک تەجمیلی لوت و سنگ و سمت و نازان بەداخەوە پشتانەی کە ئینسان شرم دەکا باسییان کە هەموو ڕۆژە هەل لە دکتۆری تەجمیل بی خەڵک بدڕوتێنێتەوە دوایش تووشی ئەنواع نەخۆشی بی ئەم پیاوە پێ قوربە سەر دەبێت هەر ژنێک ئاوا بێ ماڵەکە لە پیاوەکە دەکاتە مۆتێل شوێنی سەکەن نییە کە خوا فەرمی شوێنی حەوانەوە نامێ بوون ئەم پیاوە بەڕێزە پێنجەمیان ئەشەداقە ئەوەی زۆر بڵێە ژن جوانە قسە لەگەڵ میادی بکە بەڵام بەڕێزان پیاو پێویستی بە ئیسراحەتە پێویستی بە بیرکردنەوەیە لە دەرەوە زۆر ڕۆژانە قسە دەبیستین وەڵی پێویستیت بە ئارامیە ژن ئەبێ مڕاعاتی حاڵی پیاوەکەی بکە ژنی وایە دەمی ناوەستێ لە زەمی ماڵی باوک و خەزور و خەسوویەوە تا ماڵی شوبراکانی و براژنەکانی و بازی فڵان کەسی بەر دەرگا و کاک فڵان کەس وای کرد و منداڵەکان وایان کرد ئەم پیاوە ماندووە
هاتۆتەوە سەکەنی هەیە بە ئیسراحەت بکە تێیدا، بەڵام بەداخەوە دەبێت ڕاکە لە ماڵەکە لەبەر زۆر بڵێی ژنەکە. ئەم پێنج سیفەتەم باس کرد خوشکانی بەڕێزم کە گوێتان لەم وتارەیە لە مزگەوت و لە پەیجەکان و لە ڕێگەی ئیعلامەوە. خۆشەویستان، خوشکە باشەکانم، کچە باشەکانم، ئەمە شکاندنی ئێوە نییە، ئەمە دەرمانی دەردەکانی ئێوەیە. زۆر کچی باشم، زۆر خوشکی باشم دەڵێ مامۆستا وەڵڵاهی باشترین خواردن بۆ مێردەکەم حازر دەکەم، وەڵڵاهی سەرجێی لەگەڵا دەکەم لە ڕووی شەرع و عیب نییە واجبە، وەڵڵاهی ماڵەکە پاک و پوختە، وەڵڵاهی جلوبەرگی بۆ وتو دەکەم، بەڵام ئەم پیاوە هەز دەکەم لێم بێزارە، ڕادەکاتە دەرەوە، حەز بە مرتاحی ناکە لە ماڵەوە. خوشکە باشەکەم یەکێ لەم پێنج سیفەتەت تێدایە. مێردەکەت چاو لەدەر نییە، خائین نییە، بەڵام تۆ ماڵەکە لێ کردۆ بە مۆتێل، ڕاستە جوانترین خواردنی بۆ حازر دەکەی، جلی بۆ وتو دەکەی، بۆی دەشۆی، پاکە ماڵەکە، بەڵام سەکەن نییە، تۆ لێزاننی، تۆ نەتهێشتۆ ئەم پیاوە ئارامی دەرونی هەبێ. پیاوی بەڕێز ئەوەندەی چاوی لە ئارامی دەروونە لە ماڵەوە، ئەوەندە چاوی لە سفرەی ڕازاوە نییە. کەسە کاریزماکان شۆربا بخۆن و قەلب بخۆن پێیان هەر وەکو یەکە، پیاو ئەوەندە مشتاق نییە، ئەوەندە سوتاوی خواردن نییە، هەبێ فەزلی خوایە، بەڵام ئەوەندەی ئارامی دەرونی لە ژنەکەی دەوێ، ئەوەندە ناو ماڵەکەی ناوێ. بۆی ئاگادار بە ئەمە گرفتەکەی تۆ لێرەدایە کە پیاوەکە لە ماڵەکە ڕادەکە. بەڕێزان، سێمیان ماڵ مۆتێلە نەک سەکەن بۆ ژنێک کە ئەم ژنە مێردێکی خراپ، دڵپیس، خراپ، ڕقاوی، بۆڵە بۆڵکەر، چروک، یعنی هەموو ژیانی لەم ژنە تاڵ کردووە. ژنەش نە باوکی ماوە، نە دایکی ماوە، نە برایەک، نە ئەنوایەک، بڕوا بۆ کوێ سەیری منداڵە ساواکانی دەکا بێدایکیان کە ڕوو لە کوێکە، بڕوا بۆ بنکەکان کە لەوێ خراپتر ئافرەت ماڵوێران دەبێ، ناچارە لەم ماڵەدایە، بەخوا کابرا ماڵەکەی گەورەیە، ژووری نووستنی هەیە، پاک و پوختە، خواردنیش هەیە، بەڵام مۆتێلە بۆ ئەم ژنە. واللهی ئەم ژنە ناخی خۆی هەڵڕێژەیە، زوخاو لە دەمی دێتە دەرەوە. هەم ماڵ هەبوو، بەڵام مۆتێل هەبوو، نەک سەکەنێک کە خوا فەرمووی دەبێ ئەو ماڵی جێی حەوانەوەیە سەکەن بێ بۆ ئەم ئافرەتە، هیچ چاری نییە، ناچاری ئەم ژن و مێردەی لەم ماڵەدا کۆ کردوێتەوە. بۆیە بەڕێزان، ماڵ نیعمەتی خوایە، با هەوڵ بدەین مۆتێل نەبێ، با ماڵەکەمان ئەو سەکەنە بێ. ئەگەر ئێستا تۆ حەز دەکەی گوێت لەم وتارەیە حەز دەکەی الحەمدولیلا لە ماڵەوە لەگەڵ خێزان و منداڵەکانت مرتاحی، چوویتە دەرەوە لە ماڵەوە سوزدەی شکر بۆ خوا بەرە. ئەگەر حەز دەکەی وانی بەخۆدا بچۆوە، وتاری جومعە بۆ بەخۆدا چوونەوەیە هەر یەکێک لە ئێمە، با ماڵەکانمان تەنها مەطعەم نەبێ، تەنها هۆتێل نەبێ، مۆتێل نەبێ، شوێنی حەوانەوە بێ. کۆتایی وتارەکەم دەچمە خزمەت فەرموودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەروەرمان لە صحیحی مسلمە حەدیثەکە هاتووە، حەدیثێکی صحیحی خۆشەویستە صلی الله عليه وسلم. دەفەرمێ کان ئیذا ئەوا ئیلا فراشه، هەموو شەوێک کە سەروەرمان دەچوە سەر جێگای خەوتن، لە کاتێکا کە ڕادەکشا ئەم دوعای دەکرد، دەیفەرموو الحمد لله الذي أطعمنا وسقانا وكفانا وآوانا. یا ربی خوایە هەرچی حەمد و سەنا و سوپاس و ستایشە لە ناخی دڵەوە پێشکەش بە تۆی دەکەم لەبەر ئەوەی چوار خەڵاتت پێبەخشیوم. ئەطعەمەنا، یا ربی خوایە حەمد و سەنا بۆ تۆ، ئێستا بە برسێتی ناخەوم، ئەم ئێوارەیە خواردنێکی خۆشمان هەبوو، تێرت کردین یا ئەڵڵا. دوو کەس هەیە خواردن بەهی خۆی دەزانێ، ئێمەش وەکو مسلمان دەڵین خوایە تۆ خواردنت پێبەخشین، یا ربی خوایە سوپاست دەکەم کە الحەمدولیلا مەدبەخم گەرمە، نان لە تەشتمایە، ماڵم ئاوەدانە، ئەم خواردنە خۆشە هەمووی هی تۆیە. دووەمیان وەسەقانە، یا ربی خوایە سوپاست دەکەم کە ئاوێکی شیرین و پاک و پوختت پێبەخشیوم. سێمیان کە زۆر گرنگەوە کەفانە، یا ربی خوایە سوپاست دەکەم وەکو ئەوەی خواردنەکەت پێبەخشیم تەندروست باشت کردم. بەڕێزان، هەیە سفرەکەی گەلێک ڕازاوەیە، زۆر جار من و تۆ کولێرە و ماستێکمان خواردووە، واللهی بە ملیۆنەها خەڵک هەیە لەم سەرزەویەدا، سەرمایەداری ملیۆنەها دۆلارە، ئاواتی ئەوەیە بە مەعیدەی ساغەوە ئەو کولێرە و ماستەی تۆ بەدڵی خۆی بخوا، بەس نەبێتە ئازار لە مەعیدەیە، ئەڵێ خۆزگەم بە خۆت کە ئەو کولێرە بە وشکی دەخۆی. یا ربی خوایە سوپاس بۆ تۆ، وەکو نانەکەت داومێ بە لەشی ساغەوە دەیخۆم. خوایە سوپاست دەکەم کە ئاوەکەت داومێ چێشی لێ دەبینم، جارجار نەخۆش نەبووی، ئاوی شیرین لە دەم تا تاڵە، جاگە هەموو کادوا بوومە خوایە چیم کردایە. خوایە کە دەیخۆمەوە لە لەشم پێی ئەستور نابێ، بە ئیسراحەت لە ڕێی پاشەڕەوە دەری دەکەم و لەوەشیان چێش دەبینم. یا ربی خوایە سوپاس بۆ تۆ. دەیفەرمووی یا ربی خوایە کەفانە، سوپاست دەکەم کە دڵت خۆش کردوم. خۆ خەڵکەیە بەخوا سفرەی ڕازاوەیە، ماڵی کۆشکە، بەڵام یەک زەڕە دڵی خۆش نییە. بەخوا ماڵ هەیە هەمووی سوڕەیا و چراخانە،
بەڵام دانیشتوانی ماڵەکە ئێرەیان هەمووی تاریکە، یەک دڵێکی تاریکیان هەیە ڕووناکی لەو ماڵەدا نەماوە، بەڵام لە دەرەوە هەمووی چراغانە. خوا سوپاس بۆ تۆ کە من دڵم خۆشە لە ماڵەکەی خۆمدا. سوپاست دەکەم یا ئەڵڵا کە ئەمڕۆ کارم هەبووە، پارەیەکی حەڵاڵم هێناوەتەوە. خوا سوپاست دەکەم کە بەیانیش بێکار نیم، ئیش و کارێکم هەیە لە شارەکەی خۆمدا. یا ڕەبی خوا سوپاست دەکەم کە بێوەی سەلامەتم. ئەزان بەڕێزان کاتێک کە تۆ دوژمندارنی شەو ئیسراحەتی نە لە درۆن دەترسی، نە لە موشک دەترسی، نە لە کەس دەترسی یار پێچێکت پێوە نێ، نە کەس ڕوومانەیەک فڕێداتە ماڵتەوە چونکە خراپەت بۆ کەس نەبووە. جاری وایە لە بیرمان چۆ مەدخەلی ماڵەکەش داخەی، جاری وایە دەرگای حەوشەکە تا بەیانی پێوە نەدراوە. یا ڕەبی خوا سوپاست دەکەم کە بەبێوەی سەلامەتی دەژیم، چونکە خراپەم بۆ کەس نەبووە. لە ماڵی خۆما ئەمان دانیشتوم، خوای وڵاتەکەم ئەمانی تێدایە کە ئاگربارانم بەسەرا نایە. ئەمانە هەموو شکرانی خوایان دەوێت. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیفەرموو ئەمجا لە کۆتایی حەدیثەکەدا فەکەم ممن لا کافیە له ولا مؤوی. یا ڕەبی خوای ئێستا چەند کەس هەیە نە نانی هەیە، نە ئاوی خواردنەوەی هەیە، نە ئەنوایەکی هەیە، یان هەیە هەمووی هەیە بەڵام دڵی خۆش نییە، بەڵام تەندروست باش نییە، بەڵام ئاژاوی خێزانی هەیە. خوایە ئەم خۆشیەی کە منی تێدام هەمووی فەزلی تۆیە. والله هەر یەکێک لێمە ئەم حەدیسە با لەبەرکەین، بەدڵ بەم تێگەیشتنەوە لەسەر جێگای خەوتن بیخوێنە، بەو خوا ئیسراحەت دەکەی، ماندووبوونی ڕۆژەکە لەبیر دەچێتەوە، بە خۆشیەوە دەخەوی و خەونی ناخۆش نابینی، بە گەشتیەوە پێشوازی ڕۆژی داهاتوو دەکەی. بابەتی ماڵ زۆر گرنگە، هەز دەکەم هەر یەکێک لێەوە حەز دەکەن ئەم بابەتە درێژتر بێ، بەڵام با هەڵگرین بۆ وتاری داهاتوو ئینشا ئەڵڵا. یا ڕەبی خوایە ماڵەکانمان بکەی پێجێی ئارامی. یا ڕەبی خوایە وەکو لایەنی مادی چی حەڵاڵ و خۆشە پێمان ببەخشی، وەکو لایەنی معنەوی یا ڕەبی خوایە ماڵەکانمان مۆتێل نەبن، خوایە شوێنی ئارامی دڵ و دەروون و حەوانەوە بێ. پەروەردگارە لێت دەپاڕێمەوە بە گەورەی خۆت یا ڕەحمان و یا ڕەحیم. ئەو ماڵانەی ئاژاوی خێزانیان هەیە خوایە ڕەحمیان پێ بکەی. یا ڕەبی خوایە ماڵی مسلمانان شوێنی ئارامی ژن و پیا و منداڵەکان بێ بەیەکەوە. یا ڕەبی خوایە ئەوەی ناکۆکی هەیە ئیسلاحی حاڵی بکەی. خوایە ئەو ماڵانی بەهۆی نەخۆشیەوە ژیان تێدا تاڵ بووە، یا شافی یا ئەڵڵا شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری، یا شافی یا ئەڵڵا شیفاتەن هەلای تۆیە شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری. خوای ئەم کوردستانەمان لەگەڵ هەموو وڵاتی مسلمانان یا ڕەبی خوای لەگەڵ هەموو جیهاندا ئارام بکەی. یا ڕەبی خوا لە دەربەدەری، لە ئاوارەیی، لە تۆپی ناحەزان، لە موشەکی دوژمنان یا ڕەبی خوا کوردستانمان پارێزراو کەی. یا ڕەبی خوا لەناو خۆماندا تەبامان کەی، لەناو خۆماندا برامان کەی. لەسەر پەروەردەی ئەم قورئانە یا ڕەبی خوا ژیانمان بەرینە سەر و شکرانە بژێری تۆ بین. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.